تەلاری شانۆی پادشایەتی دانیمارک یەکێکە لە نمونە نایابەکانی هونەری تەلارسازی کۆنی ئەوروپا کە لە ساڵی 1748 زاینیەوە لەلایەن نەخشەسازی خێزانی پادشای دانیمارکەوە نیکۆلی ئێکتێفید نەخشەی بۆ کێشراوە. دروستکردنی ئەم تەلارە لە سەرەتادا بۆ خێزانی پادشا دروستکرا تا بتوانێت ئەو نمایشە شانۆیانەی کە لەم لاو لا پێشکەش دەکرا لەوێدا پێشکەش بکرێت. لە سەرەتادا جێگەی 800 بینەری تیادا دروست کرا، بەڵام پاش 10 ساڵ لەلایەن ئەندازیار C.F. هارسدۆرفەوە قەبارەکەی گەورە کرا. ئەو نمایشانەی لەم تالارەدا نمایش دەکرا شێوازێکی کۆمێدی ڕەخنەگرانە بوو لە ژیانی ڕۆژانەی ئەوسای دانیمارک. یەکەم گروپی نمایشکارانیش پێکهاتبوون لە 8 کەس، 4یان ئەکتەر بوون و دوانیشیان سەماکەری پیا و تەنها یەک سەماکەری ژنیشان لەگەڵدا بوو بۆ ماوەیەکی زۆر بەم شێوەیە درێژەی خایاند. شانۆی پادشایەتی دانیمارک ئەم نمایشانەی تیادا دەکرا: شانۆ، بالێت، ئۆپێرا، کۆنسێرت. شانۆی پادشایەتی دانیمارک لە ساڵەکانی 1800-1850 بووە سەنتەرێکی بەناوبانگی کەلتوری و هونەری جیهانی لە کۆپنهاگن. ئەو شانۆیانەی لەم تەلارەدا پێشکەش دەکرا شێوازێکی کۆمیدی و ڕەخنەگرانە بوو کە دەبووە جێی خۆشی و شادی و گفتوگۆی ئامادە بووان. لە نمایشە ئۆپێرالیەکانیشدا ئەکتەرەکان زیاتر هەوڵیان دەدا کە خۆیان بە بینەران بناسێنن، لە ڕێگای ئەو ئارایشت و جلو بەرگانەی دەیان پۆشی، بەڵام دواتر لەلایەن دەسەڵاتی پادشاوە هەوڵدرا کە نمایشەکان شێوازێکی بەپێز و هونەری لەخۆ بگرێت. زمانی ئیتالی زیاتر لە ئۆپێراکاندا بەکاردەهات. هەرچی نمایشە بالێتەکانیش لە شێوازی کۆمیدی و جوڵەی سەرسوڕهێنەر ئامادەبووانی سەرسام دەکرد، بەڵام کاتێک ئەکتەری بەناوبانگی ئیتالی ڤینزۆ گۆلیوتی گەیشتە ئەم تەلارە و لەلایەن خێزانی پادشا و ئەندامانیەوە ڕێزێکی زۆری لێگیرە، توانی شێوازی بالێ بگۆڕێتە سەر شێوازێکی نایابی هونەری، هەر بۆیە لە پاش خۆی 50 شێوازی نوێی بالیەی بۆ نەوەکانی دوای خۆی بەجێهێشت.
Altså, jeg er balletdanser nu og har været herinde på teatret siden jeg var 10 år. من کە سەماکەی بالیەم لە تەمەنی 10 ساڵی و پەیوەندیم کردووە بە فێرگەی سەمای بالیەی شانۆی پادشایەتی دانیمارک کە ساڵانە کۆمەڵێک لە مناڵان هەڵدەبژێریت و نزیکەی 60 کەس دەستنیشان دەکرێت. منیش یەکێک بووم لەو 60 کەسەی کە دەستنیشان کراوم لە کاتی خۆیدا و بڕوانامەی بالیەم لێرە وەرگرت و 4 ساڵیش لە هامبۆرگ بووم، پاشان گەڕامەوە بۆ ئێرە و تا ئێستا بەردەوامم. تۆ لە سەرەتاوە باسی ئەوت کرد لە تەمەنی 10 ساڵیەوە پەیوەندی و کردووە بە ئێرەوە. ئایا لە چه تەمەنێک کاتوانی پەیوەندی بکەی بە فێرگای شانۆی پاشایەتی؟ Altså, vi har en aldersgrænse, der siger, at de skal være fyldt 6 år. سنوورێکمان هەیە بۆ تەمەن کە دەبێت 6 ساڵە تەواو کردبێت بۆی کە دەستیان کرد بە خوێندن لە سەرەتاوە لە تەمەنی 7 ساڵیەوە بێت. بەڵام لە دوای ئەم تەمەنەوە ئەگەر یەکێک بوێت وەربگیرێت بێگومان دەبێت سەماکەری بالیە بێت. Men så skal man så kunne danse i forvejen. Jeg lægger mærke til noget, da vi var i dansesalen, prøverummet. کاتێک لە هۆڵی ڕاهێنان بووین گوێمان لێ بوو ڕاهێنەکە بە زمانی ئینگلیزی دەدووە. ئایا وانەوتنەوە بە زمانی ئینگلیزیان بە دانیمارکی؟ På engelsk sprog, eller det danske sprog, I bruger i normal daglig undervisning? Altså, på balletskolen foregår det hele på dansk. بێگومان لە فێرگەدا وانەوتنەوە بە زمانی دانیمارکیە، بەڵام لە کاتی ئامادە